پەلاماری دڕندانەیەم دوایانەی دەسڵاتی مەلاکانی تاران و هێرشی کوێرانیان بۆ دەست بە سەرگرتن و گرتنی خەڵکی کوردستان بە زۆری و لە بەرچاوی و بە شێوەیەکی بەرجەستە و بەرفراوان و هەروەها پەلاماری کۆمەڵگای مەدەنی و چالاکەکانی هەموو ڕوبەر و ڕەهەندەکانی ژانی کۆمەڵایەتی لە ئێراندا لە ڕاستیدا لە کۆمەڵی ڕەهەند و لە ئاستەوە دەکرێت قسەی لەسەر بکرێت و شی بکرێتەوە. ئەو ئاستانی کە هەست دەکەیتەوە و ڕەهەندانی کە پێی دەزانرێت و گومان دەکرێت کە ڕژێم بۆچی ئەم هێرشە کوێرکوێرانە بەرفراوانی دەست پێ کردووە. سەرەتاو پێش هەموو شتێک ئەمە سرشتی حکوومەتی مەلاکانی تارانە وەک حکوومەتێکی توتالیتەر کە پەلامار بدەن و سەرکوت بکەن و بیانەوێت دەسڵاتی خۆیان لە ڕێگەی زەبر و زەنگەوە بسەپێنن بەسەر جەماوەر و بەسەر خەڵکدا. پاشتریش کۆمەڵی هۆکار هەیە لە ڕاستیدا بۆ ئەم هێرشەی ڕژێم. یەکێک لەو هۆکارانە دەتوانێت گەشەی هوشیاری نەتەوەیی کورد بێت کە ئاستی تێگەیشتن و ئەوێتی خەڵکی زۆر بردووەتە سەرەوە. ئەم جۆرە لە تێگەیشتن لە ڕاستیدا جۆرێک کاشفڕێدانی فکری و هزری کۆمەلگای کوردەوارە کە بەرەو بەدەستێنانی ئەوێتیەکی نوێین و بێژەمانێکی تازە لە خۆی وەک نەتەوە دەگات و ئەمە هەراسی گەورەی لای دەسڵات دروست کردووە. ئەم بزوتنەوەی ڕوبەرێکی بەفراوانی جەماوەری لەگەڵ خۆی دروست کردووە و ئەم بزوتنە بەرفراوانە جەماوەریە دیسانەوە ڕوبەرێکی سیاسی و جوگرافیای بەرفراوانی دروست دەکا کە حاکمیەتی هەژاندووە و ترساندووە. پاشان کوردستان هەمیشە وەکو ناوەندێکی پێشەنگی بزوتنەوە و ناڕزایەتیەکان سیر کراوە. ئەوە حاکمیەتیش دیسانەوە کوردستان ڕژێمی مەلاکان هەر بەم شێوە دەبینێ وەکو ناوەندێکی پێشەنگی بزوتنەوە و ناڕزایەتی دەبڕین و خێزش و سەرهەڵدانەوە و ڕاستان لە ئاخێزی خەڵک دەترسێت لە واقع. ئەمە زۆر گرنگە کە ئەوەمان لەبەرچاو بێ و ڕژێم بۆچی ئاوا ڕەفتار دەکا ئەمە ئەوەیەتی. لە هەمان کاتدا کۆمەڵی شتی کەش هەیە کە دەبێت سرنجی بدەین. یەکێک لەوانە هەموو ئاماژەکان دەڵێن کە ڕژێم سەرکاری ڕەخساندنی زەمینەی دروستکردنی دەسڵاتێکی جێبەجەکاری ئەسکەر تاریستیەوەتە لە ئەو ماوەی 4-5 مانگەی کە ڕۆحانی ماوێتی و تەواوی بکە دەیەوێت زەمینە بڕەخسێنە بۆ ئەوەی دەسڵاتێکی ئەسکەر تاریستی و سەربازی بێنێتە پێشەوە و هەوڵیان ئەوەیە کە لەگەڵ غەرب بسازێن. بۆ سازان لەگەڵ غەرب پێویستیان بە کۆمەلگایەک هەیە یەکدەنگ لەگەڵیان بێت و بێدەنگ وەستا بێ و بە کۆمەلگایەکی کۆڕستانی بێ لەبەرەوە دەیانەوێت هیچ بەرگرێک لەبەر ئەودا نەهێڵنەوە. ئەگەر ئەو خەڵکە بە زۆری دەستگیر بکەن توانی وێنە پێشەنگی ناوەندی شۆڕش وێسڵا بەرخۆدان و ئاخێز و ڕاپەڕین تا حدێک سەرکوت بکەن و ئەمە بە ئەوان دەرفەتێکی باش دەڕەخسێنە لە ڕاستیدا. ئەمە پرۆژەیەکە کە هەیەە. هەر لەم پرۆژە خۆشیان لە نەو خەواندا دەرگیرێن بە ئێسڵا خەتی خامنەی کە هەمویان ئەڵبەتە دیارە یەک خەتن بەڵام ئەوانی کە بە تەواوی تواونەتەوە لە خامنەیە هەوڵ دەدەن خۆیان سازشەکە لەگەڵ غەرب بکەن. ئەمەژی چێکتر لەو مەسەلانەیە کە وەحشەتیان هەیە لێ. پاشەوانە لە سازش لەگەڵ غەربا ترسی ئەوەیان هەیە بەهۆی وەزعیەتی کۆمەڵایەتی و باری ئابووری و نەبوونی ڕەوایی و پەسەندی خۆیانەوە و هەروەها ئامادەی خەڵک و بێزاریان دیسانەوە ئاخێزێکی گەورە دروست بێت. ترسان لەم ئاخێز و ڕاستان و ڕاپەڕینەکە ڕەنگە دروست بێ دەستی پێوە ناون بە ئەوەی جارێکی تر دەستکەن بە ڕەشبگیری و قەتڵ عام و گرتن و کوشتن و درخستنەوەی جەماوەر و ئەو کەسانی کە دەترسن لێیان لە تۆڕێکی کۆمەڵایەتی بەرفراواندا بتوانن ڕۆڵی پێشەنگ یا سەرکردایەتی یا ڕەهبەری ئەم جۆرە بزوتنەوانە ببینن. ئەمە شێک لەو مەسەلانەی کە ئێمە دەتوانین ئاماژەی پێ بدەین و دەکرێ بڵێین جمهوری ئیسلامی ئەم فاکتەرانی هەموو لەبەرچاوە بە تایبەتی لە دۆخی ئێستەیدا کە هەرسێکی ئابووری بەرفراوانی هەیە و ئەم هەرسە ئابووریە حتا لەگەڵ سازان و خۆ بەدەستەوە دانیش بە ڕۆژ ئاوا و ئەو نیەتی کە خۆت هەیەی بەو زوویە ئەو ئابووریە تێکشکاوە ڕووخاوە بەسڵاح ناجێگیری بۆ چاک ناکرێتەوە بۆی چاکسازی ناکرێت. ناتوانێت چاکسازێکی ئەوتۆکا کە دەنگەکان بکات. ئەمە دەتوانێت زەمینەیەکی لەبار و ئامادە بێ بۆ چرکەساتی تایبەتی خۆی بۆ هەڵخڵاندنی شۆڕشێکی بەربڵاو و بەرفراوان. پاشانیش هەموو دەزانین ئەمە سروشتی دەسڵاتە توتالیتەرەکانە کە بە سێ قۆناغدا تێپەڕن. قۆناغی پۆپۆلیستی و هەیاهوو کە هەموو خەڵک چەپڵیان بۆ لێدا و سنگیان بۆ دەکتێت و هاواریان بۆ دەکا و لە پشتەریانەوە هوتاب دەکێژێ ئەوانی بە شیعارە پۆپۆلیستەکانیان لەگەڵان. قۆناغی دۆم دەرکەوتنی دژایەتیەکان و ملە مەملەکانیان لەگەڵ خەڵک و جەماوەر و پەلاماری ئەو کەسەی کە ئەوان بنەیار و بە دوژمنی خۆیانیان دەزانن و قۆناغی سێمیش کەوتنە وێرانکردنی خۆیانە کە ئەوان ئێستا لە قۆناغی سێمدان و لە حاڵەتی وێرانکردنی خۆیاندان و هەر کەس هەر جوڵەیەک هەرنەوە لە جوڵانەوە بە دوژمنی خۆیان دەزانن و
و ئەمەش دیارە چارەسەری هەیە ئەم دۆخە بۆ ئەوان بەو ئاسانی ناچێتە سەر بە سازشکردن و بە سازش نەکردنیان لەگەڵ دنیای ڕۆژئاوا بە یەکدەستبوونی کۆمەلگا لە ڕایستیان دژ بە ئەوان بە هاوهەنگی و یەکخستن بە بەرفراوانتری بزوتنەوەکەەوە بوونی و کەسانی کە حاکمێت لیان درسێ و هەروەها جێگرەوەکانیان چون بەڕاستی لە بزوتنەوەکان و لە خێزشە گەورە و مردمیەکاندا جەماوەر خۆی ئاراستەکانی خۆی دەدۆزێتەوە بەرنامەی خۆی دەزێتەوە سەرکردایەتی خۆی دەدۆزێتەوە هەموو ئەمانە پاڵیان ناوە بە ڕژێمی مەلەکانی ئێرانەوە کام ڕەش بگیرە کوێرە بێ پرۆژەی کە ئێستا هەیەە درێژەی پێ بدەن و ڕەنگە کۆمەڵێک بوختان و تاوانیش ئاراستەوە خەڵکە بکەن و کۆمەڵی ئینوانیان بۆ بدۆزنەوە کە لەژێر ئەو ناو نیشانەدا بیانەوێت سزایان بدەن ئەمانە دەتوانێت لەو هۆکارانە بێت کە ڕژێم دەستی کردو بۆ ڕژبگیری ئێستاکە هەیە